بێگومان لە دوای لادان و لە کارخستنی محەممەد حەلبوسی وەکو سەرۆکی پارلەمانی عێراق ئەوە بوو ئیدی قەیرانێکی دیکەش ڕووی کردۆتە عێراق لە ڕووی سیاسیەوە لە کاتێکدا کە ئەم پۆستە پشکی سوننەیە و لە دوای ئەوە پۆستی سەرۆکی پەرلەمان بە پێی یاسا بێتی عێراق چونکە هاوپەیمانەتی تەقەدوم زۆرترین ژمارەی کورسی هەیە دەبێت لەلایەنی تەقەدومەوە هەڵبژێرێت جا ئەمە بۆ خۆی کێشەی دروست کردووە دەمانەیە گفتوگوی زیاتر بکەین ئایا چۆن کاندیدێک هەڵەبژێرە لایەنە سونەکان لە نێو ماڵی خۆیان ڕێکەوتنێکیان هەیە یاخود نا لانی دیکە ڕەنگە بۆیان هەڵبژێرێت کۆمەڵە پرسی دیکە لەگەڵ خالد دەبوونی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی متحیدون گفتوگۆی لەبارەوە ئاکەین بەخێر هاتی ئوستاد پێش هەموو شتێک ئایا سونە پێتان وایە بۆ هەڵبژاردننی کەسێک کە ببێتە سەرۆکی پەرلەمانی عێراق لایەنە سونەکان کاندیدێکیان ئەبێت خۆیان یەکلایی کردووە یاخود لەسەر با بڵێن کاندیدێکی هاوبەش ڕێکەکەون یان نە لە دوا ساتەکان کاندیدێک دائنێن داریکردنم نەخێر بە ڕاستی پێت بڵێم ماڵی سونە یەک پاڵێوراوی نییە تاوەکوی ئێستا بەڵکو کۆمەڵێک پاڵێراوی هەوەیە بێگومان ئەوەش هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ململانەکان لە نێوان ماڵی سونەدا بەڕاستی دۆخیان وەکو دۆخی لایەنە شیعەکان وایە دۆخی سونەش بۆ نمونە پارتی تەقەدوم کە سەرۆکەکەی لابراوە شێخ شەعلانی کردووە بە کاندید هەروەها لەلایەکی دیکەوە لایەنی عەزمیش کاندیدێکی دیکە هەیە کە بەڕێز مەحموود مەشەدانیە کاندیدی سێمیش لەم ناوەدا بۆنی هەیە کە بەڕێز سالم عیساویە ڕەنگە سبەینێ کاندیدێکی دیکەش بێتە مەیدانەوە خۆی کاندید بکات ئێمە ڕەنگە بە بچووکە بەپی یاسا دەکرێت هەر ئەندامێکی پەرلەمان لە پڕ بتوانێت خۆی کاندید کا بۆ سەرۆکاتی پەرلەمان ئەوەی کە پێویستە بە پشکنەوە یاخود دابەشکاریەوە گفتوگۆکان لە نێوان لایەنە سونەکان نەگەیشتونەتە هیچ ئەنجامێک بۆ دیاریکردنی یەک کاندید باشە کاندیدی زۆریان هەیە لایەنی سونەکان یاخود ماڵی سونە پەرتەوازەی تێکەوتو هۆکار چییە؟ ئەمە پەیوەندی بە سروشتی پارتە سیاسیەکانەوە هەیە لە سەرتاوە وابووە بۆ نمونە لە سەرتاوە یەک حیزب هەبووە یەک پارت هەبووە هەر پارتیش پرۆژەی سیاسی خۆی هەیە هەر پارتێک پرۆژەکەی جیاوازە لە پارتەکەی دیکە ئەمەش دەگەڕێت بۆ فرەچەشتی و جیاوازی وەک دەبینین کە لە ناو شیعەشدا ئەم بەزمە هەیە یاخود ئەم دابەشکاری هەیە بۆ نمونە سێرێکی چوارچێوەی هەماهەنگی بکەین دەبینین زیاد لە کوتلە و زیاد لە پارتێک هەیە هەروەها چوارچێوەی هەماهەنگیش دابەش بوون لەسەر ئەوەی کە دەنگ بە کام کاندیدی سونە دەدەن پێم وایە کە لایەنە کوردیەکانیش ڕای جیاوازیان هەیە لەسەر دیاریکردنی کاندیدێک پێتان وایە ئەم جارە وەکو هەر حەزبێکی دیکە جەناوت ئاماژە بۆکەی کە پەرتەوازەیی دروستە بێت لەم جارەیە بۆ ڕێکەوتن لەسەر یەک کاندید بۆ هەڵبژاردنی سەرۆکی پەرلەمان چوارچێوەی هەماهەنگی سەرۆکی پەرلەمان دیاری ئەکات یاخود سونەکان خۆیان ئەگەنە ڕێکەوتنێک و یەک کەس دائەنێت نەخێر ڕاستی پێ بڵێم چوارچێوەی هەماهەنگی هەژمونێکی گەورەی هەیە لە ناو پەرلەماندا هەژمونێکی گەورەی هەیە لە دیاریکردنی سەرۆکی پەرلەمان چوارچێوەی هەماهەنگی پێی وایە کە دەبێت پارتی عەزم سەرکردایەتی پەرلەمان وەربگرێت چونکە پێشتر پارتی عەزم پەیوەندی کردو بە چوارچێوە هەماهەنگیەوە هەمووشمان دەزانین کاندیدی پارتی عەزم بەڕێز مەحموود مەشەدانیە ئەوەی کە عەزم جیا دەکاتەوە بۆ نمونە یەکێک بوو لەو حیزبانەی کە چووە پاڵ چوارچێوەی هەماهەنگی بۆ دیاریکردنی کارتی نیشتیمانی یاخود یەکەی نیشتیمانی دوور بوو لەوەی کە بڵێ ئەم پارتانە شیعەن بەڵکو عەزم خۆی دایە پاڵ چوارچێوەی هەماهەنگی و لە ڕەژنووسێکە خۆیان بینیەوە وا خۆی دەرخست بۆ ئەوەی کە پارتێکی تەنها عەرەبی سونە نەبێت بەڵکو پارتێکی سەرجەم عێراقیانە بێت هەر لەبەر ئەوە ئێستا چوارچێوەی هەماهەنگی مافی ئەوەی پێدەدەن دەنگ بە بەڕێز مەشەدانی بدەن کە کاندیدی عەزمە
چون باشە. دەنگەکان دیکە نەدەن. ئەگەر چارچەوەی هەماهەنگی ئەگەر زۆرینەی کورسیەکانیان هەیە ئەگەر پشتگیری لە هاوپەیمانەتی کاندیدەکەی هاوپەیمانی عەزم بکەن ئەوە بەمانای کۆنتڕۆڵکردنی لایەنە سونەیەکان نایەت لەلایەن چارچەوەی هەماهەنگیەوە خوێندنەوەتان بۆمە چییە؟ بەڵێ ئەگەر چوارچەوەی هەماهەنگی سەرکەوتوو بوو لە دیاریکردنی بەڕێز مەحموود مەشهادانی لە بۆ سەرۆکاتی پەرلەمان ئەو کاتە هەر سێ سەرۆکایەتێکی عێراق دەچنە چوارچەوەی هەماهەنگیەوە دەچنە پاڵ چوارچەوەی هەماهەنگی کە پێشتر ئەمە نەبووە ئەگەر بۆ نمونە چوارچەوەی هەماهەنگی پێشتر ڕووی نەداوە پێتان وایە ڕوو بدات ئەگەری چەندێکە ڕوو بدات بەڵێ ڕەنگە ڕوو بدات ئاساییە هەموو ئەگەرەکان کراون خاتوونەکەم هەموو ئەگەرەکان کراون لێرەوە بۆ ئەوێ لە ئێستاوە تا سەعات سێی سبەینێ هەموو ئەگەرەکان کراون بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا ڕوونە هەموو کاندیدەکان مافیان هەیە هەموو کاندیدەکان شانسیان هەیە هەمویان ململانەی یەکتر دەکەن تاوەکو ئێستا هیچ زۆرینەیەک بۆ هیچ کاندیدێکی نەبۆتەوە لەم حاڵەتە ئەگەر ئەوە هاتە پێشەوە کاردانەوەی لایەنەکانی دیکەی سونە چی ئەبێت بە تایبەتی مەبەستم لە پارتی تەقەدومە کاردانەوەی چی ئەبێت بە بۆچوونێ پارتی هەلبوسی پێم وان نییە کە کاردانەوەیکی توندیان هەبێت کاردانەوەیکی نەرینیان هەبێت چونکە ئەوانیش لە چوارچەوەی کاری سیاسی دەکەن و لە چوارچەوەی پەرلەماندا بوونیان هەیە ئێستا مافی دەنگدان بە هەموو ئەندامانی پەرلەمان دراوە ئەمە سیستەمێکی دیموکراسیە پێویستە هەمومان پابەندی ئەو سیستەمە دیموکراسیە باش ئەگەر بە یاساش ژمارەی کورسیەکانی پارتی تەقەدوم زیاترە کە بۆ ئەوەی کە سەرۆکی پەرلەمانی عێراق هەڵبژێرێت لە ناولایەنە سونەکان دیسانەوە ئەکرێ بڵین ئەوەندە فشارەکان لە دەوروبەر یاخود هاوپەیمانەتەکان لە دەوروبەر هەبن پارتی تەقەدوم ئیتر نەتوانێت ئەو جارێتر ئەو پۆستە بەدەست بێنێتەوە بەڵێ بێگومان کاریگەری گەورە هەیە لە لایەنەکانی دیکەوە کاریگەری هەیە لەسەر پارتەکان ئێمە با ئەوە لە بیر نەکەین کە نزیکەی 30,000 تەنها 30,000 نەبووە تەقەدوم بەڵکو دەنگێکی زۆری هەبووە بەڵکو ئەوەی دەبینین کە زۆرینەی پارتەسونەکان لە بەرژەوەندی تەقەدوم نییە بەڵکو دابش بووە بەسەر هەموو هێزەکاندا هیچ کەسێک ناتوانێت بۆ نمونە خۆی هەڵبژێرێت یاخود یەکلایی بکاتەوە سەرۆکاتی پەرلەمان بە پێی دەنگی سونە بۆ نمونە ڕەنگە پارتی تەقەدوم دەنگ بدەن بە سالم عیساوی کە کاندیدێکی دیکە لە ململانەکەدا بوونە هەیە ئێستا کۆمەڵێکی زۆر پەرلەمانتاری سونە هەیە تەنانەت ناو تەقەدومیش دەنگ بە سالم عیساوی دەن لە کارلادانی محەممەد حەلبوسی لە سەرۆکایەتی پەرلەمان بۆچە هۆکاری ئەوەی کە کاریگەری بکاتە سەر ئەم پارتە و پارتەکانی دیکەی لایەنە سونیەکان پێن دەست پێشخەری بکەن بۆ ئەوەی کە ئەوانیش بە هەمان شێوە کاندیدیان هەبێت ئەمە پێگەی تەقەدومی زەعیف نەکردەوە لاوازی نەکرد بێگومان ئەمە سروشتیە دروستە قسەکات دەست لە کارکێشانەوەی بەڕێز حەلبوسی لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق کاریگەری گەورەی دەبێت لەسەر پێکاتی سونە بە شێوەیەکی گشتی چونکە ئەو ڕێگەی دەستی پێ لە کارکێشرایەوە بێگومان زۆر ململانەی هێنا ناوکایەوە یاخود زۆر گفتوگۆ هێنەر بوو هەروەکو بینیمان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە لە ماوەیەک لەمە پێش ڕوویدا پارتی تەقەدوم لە پارێزگاکانی دیکە لە دەنگی زۆر کەمی کرد بۆ نمونە لە مووسڵ لە سەلاحەدین لە دیالە دەنگێکی زۆری لە دەستدا لە بەرژەوەندی لایەنەکانی دیکە بێگومان کاریگەری هەبووە دەست لەگەڵ کێشانەوەی بەڕێز حەلبوسی ئەمە گومانی تێدا نیە ئەوەی کە پێویستە ئێستا بکرێت جارێکی دیکە ماڵی سونەیە ڕێک بخرێتەوە نەک تەنها بۆ نمونە لە پێناو سەرکردایەتیکردنی بەڕێز حەلبوسی بەڵکو لەناو ماڵی سونەشدا پێویستە ئەو کەسەی سەرۆکایەتی
پێکاتی سونە دەکات ئەو کەسەبێک کە سەرۆکی پەرلەمانە یاخود بە شێوەیەکی گشتی بڵێن ئەو کەسەی سەرۆکاتی سونە دەکات ئەو کەسەی خاوەن پۆستە هەر لەبەر ئەوەش لاچوونی بەڕێز حەلبووسی لە سەرۆکایەتی پەرلەمان کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی هەژبوونی بەڕێز حەلبووسی لەسەر پێکاتی سونە لایەنە سونەکان دەچنە پاڵ سەرۆکی نوێ ئەمە سروشتی پێکاتی سونەیە هەر کەسێک پۆست لە دەست بدات بێگومان هەژبوونیش لە دەستدات ئێستا گومان لەوەدا نییە کە هەر کەسێک بێتە سەرۆکی پەرلەمان بێگومان دەبێتە خاوەن کەسایەتیەکی کاریگەر هەروەها دەچێتە ژێر کاریگەری چوارچێوە هەماهەنگیشەوە هەروەکو لە سەرەتاوە باسم کرد ئەگەر چوارچێوە هەماهەنگی سەرکەوتوو بێت لە دانانی کاندیدەکەی لە سەرۆکایەتی پەرلەمان ئەو کاتە کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی هەژمونی سونە ناو پەرلەماندا بە شێوەیەکی زۆر کاریگەر لە هەمان کاتیشدا بڵێ لە هەمان کاتیشدا ئەگەر کاندیدەکەی تەقەدوم سەرکەوتوو بێت ئەوە ئەو کەسەی کە دەردەچێت لەگەڵ هەموو ڕێزمدا دەبێتە فەرمانبەرێک لای حەلبووسی تەناوەکو فەرمانبەرێک کار دەبێت چونکە بەڕێز حەلبووسی هەژمونی دەبێت بەسەریا زۆر سپاس دەکەن سید دەبوونی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی متحدون لەگەڵ مابووت وەڵامدەری پرسیارەکان بوو سپاس